ڤیدڵ کاسترۆ سەرۆکی پێشووی کوبا لە تەمەنی 90 ساڵی کۆچی دوایی کرد و بڕیارە ئەمڕۆ دوای ڕێوڕەسمی ماڵئاوایی لەسەر داوای خۆی تەرمەکەی بسووتێنرێت. کاسترۆ لە 13 ئابی 1926 لە خێزانێکی جوتیاری ئیسپانی لەدایک بووە. ساڵی 1950 لە زانکۆی هاڤانا خوێندنی یاسایی تەواو کردووە. سەرەتا وەک پارێزەر کاری کردووە و ویستی ئەندامەتی پەرلەمانی هەبووە، بەڵام دوای ئەنجامدانی کودەتا لەلایەن ڤۆڵگینسۆ پاتێستا و هەڵوەشاندنەوەی هەڵبژاردننی پەرلەمان کاسترۆ شۆڕشێکی چەکداری هەڵگیرساند و دواتر دەستگیر کرا و بە 15 ساڵ زیندانی سزادرا. بەڵام دوای تەنها 5 ساڵ ئازاد کرا و بۆ وڵاتی مەکسیک دوورخرایەوە. لەوێ لەگەڵ ڕاؤڵ کاسترۆی برای بچووکی و گیڤارای شۆڕژگەری ئەرجەنتینی شۆڕشیان هەڵگیرساند. دوای سەرکەوتنی شۆڕشەکەی کاسترۆ سەرمایەدارێکی ڕاستپار بۆ پێکهێنانی حکوومەت بە ئامانجی خۆپاراستن لە دژایەتی ئەمریکا بۆ حکوومەتە تازەکەی. بەڵام دوای ماوەیە کاسترۆ هەستا بە خۆماڵیکردنی کۆمپانیا و بانکەکانی وڵات هاوکات بڕیاری کڕینی نەوتیدا لە رووسیا، ئەمەش ئەمریکای تووڕە کرد. کاسترۆ لە نیسانی 1959 بۆ یەکەم جار دوای گرتنەدەستی دەسەڵات سەردانی ئەمریکا کرد، بەڵام سەرۆکی ئەو کاتی ئەمریکا ئامادە نەبوو پێشوازی لێ بکات. ڤیدڵ کاسترۆ ساڵی 1959 دەسەڵاتی گرتۆتە دەست دوای ئەوەی لە شۆڕشێکی سەربازیدا کۆتایی بە دەسەڵاتی ڤۆڵگینسۆ پاتێستا هێنا و تا ساڵی 2008 لەو پۆستەدا ماوەتەوە. ناوبراو ساڵی 1965 حیزبی شیوعی دامەزراندووە و سیستەمی وڵاتی بەرەو شیوعیەت و دەسەڵاتی تاکڕەوی بردووە و تا ساڵی 1976 سەرۆکی ئەنجومەنی وەزیران و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بووە. لەو ساڵەش بەدواوە بۆتە سەرۆکی وڵات و تا ساڵی 2006 بەهۆی نەخۆشیەوە بە شێوەیەکی کاتی دەسەڵاتەکانی ڕادەستی ڕاؤڵ کاسترۆی برای بچووکی کردووە و لە 2008 بە شێوەیەکی فەرمی وازی لە دەسەڵات هێناوە. کاسترۆ لە ژیانی سیاسیدا بەهۆی دژایەتیکردنی ئەمریکا و نزیکی لە یەکێتی سۆڤیەتی پێشوو زیاتر لە 600 جار هەوڵی کوشتنی دراوە و لە ماوەی دەسەڵاتیشیدا 10 سەرۆکی ئەمریکای بەڕێکردووە. هاوکات دوای بڵاوبوونەوەی هەواڵی کۆچی دوایی کاسترۆ لە چەند ناوچەیەکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئاهەنگی خۆشی و شادی بەو بۆنەیەوە سازکرا.